پاژەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندین ساڵ لەناو بێدەنگێکی گەورەدا دەژیا، بەڵام لە سەروەختی خۆپیشاندانەکانی بەهاری عەرەبیدا دەرکەوت خەڵکانی ئەو وڵاتانە گرفتاری ڕژێمە دیکتاتۆریەکانی وڵاتەکانیان و ناداتپەروەری کۆمەڵایەتی و ئابووری لە خراپترین دۆخدایە. بەهاری عەرەبی لە 2010ەوە لە تونسەوە دەستی پێکرد، دواتر میسر و یەمەن و بەحرین و سووریا و لیبیاشی گرتەوە. لە سووریا تا ئێستاش بەردەوامە. سەرکوتکردن جێ ریفۆرمی گرتەوە، کوشتن جێی گفتوگۆی گرتەوە، کۆمەڵکوژی و لە ناوبردنی یەکتری و دروستبوونی سەدان گروپی بەرهەڵسکار و توندڕە و جێی ناڕەزاییە شارستانەکانی گرتەوە. ئێمە پشتیوانی چاکسازی سیاسی دەکەین بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا. دەکرێت داواکاری ڕەواکانی خەڵکە ئاسایەکان لەسەر جەم ئەو ناوچانە بهێنرێتە دی. پشتیوانی ئێمە بۆ ئەو پرینسیپانە بەرژەوەندیەکی لاوەکی نییە. پشتیوانی ئەمریکا بۆ هاوڵاتیانی لیبیا دەستی پێکرد، بەڵام کێشەکان و قەیرانەکان زۆر لەوە گەورەتر بوون کە تەنها بە پشتیوانی سەربازی چارەسەر بکرێن. ئێستاش قەیرانەکانی لیبیا هەر بەردەوامە. وەڵامی فەرمیی ئەمریکی بۆ بەهاری عەرەبی پتر بە گرینگەوە ڕنگ دەداتەوە، نەوەک ڕاوێزخستنی لە ڕێی ڕوودا و مێژوویەکانەوە وەکو هەڵکوتانە سەر عەرەبانەیە کاشکرایە دەڕوا بڕێەوە. بەو جۆرە لە چەندین حاڵەتدا وشیارێکی سەرەتایی لەوێبوونی هەبوو، بەڵام نەهێنڕا و شەقام کارەکەی ئاراستە کرد لە بڕی ئەوەی کە سیاسەتێکی ڕوون و ئاشکرا لەو بارەیەوە هەبێت. هەرچەند ململانی قەیرانەکان لە شار و ناوچە گشتیەکان جەنگ و مەرگ دەیبات بەڕێوە، بەڵام جیهان و وڵاتە زلهێزەکانی دنیا ڕوانینێکی زانستی و قوڵیان نەبوو بۆ قەیرانە هەرەمە ترسیدارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئیسلامیە توندڕەوەکان خۆستیانەوە. من لەو باوەڕەدام بیرۆکەی سەرەکی سەرۆکی ئەمریکا لە هەر لایەنێکەوە بێت کە دەکرێت جۆرێک بێت لە تێگەیشتن هەر لە سەرەتای ڕۆژی یەکەمەوە لە نەخشە پلانە سەرێکی قوڵەکە بۆ مامەڵەکردن لەگەڵ گۆڕانکاریە شۆڕژگارەکان لەو 5-6 وڵاتەی کە بایەخێکی استراتیژیان هەیە. وەکو دەزانن ئەگەر بەم شێوەیە پێناسەی بکەیت درێک بەوە دەکەیت کە ناتوانیت بیکەیت. دەرەنجام هەندێک لەو وڵاتانە شکستیان بە ڕژێمە دیکتاتۆریەکانیان هێنا و شێوازێکی دیکەی حکومڕانیان گرتەبەر، بەڵام باڵادەستی سەرکوتکردن و خوێنڕشتن و گەشەپێدانی توندڕەوی و جیهادگەرایی سەرجەم استراتیژە ناوچەی و جیهانیەکانی لە یەک گۆڕەپانی جەنگدا کۆکردەوە. هاوکات لە پاڵ بەهێزبوونی کۆنخوازی و توندڕەویدا شارستانیەت و ژیان دۆستی لەو ناوچانەدا کاڵ دەبێتەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.